لە جەزائر وەختێک فەڕەنسیەکان ئەویان گرتە دەست، طبعا ماوەیەکی زۆر زۆری تیامانەوە، لە 1830 گرتیان، لە 1969 بەجێیان هێشت، ماوەیەکی زۆر توولانی لەو وڵاتەمان. هەر لە سەرەتای حکمیانە کابرایەک بە ناوی لیۆن ڕۆژ، هەر فەڕەنسی بوو بە مەسئولی کەسبکردنی مەلاکان و گۆڕینی ئیتیجاهیان بەرەو ئەوەی کە بیشەرعێنن بۆی و بۆ فەڕەنسا کە حکمی فەڕەنسا قبوڵە. زۆری هەوڵدا لەگەڵ هەموو مەلاکان و بەرنامە گۆڕین، هەروەکو چۆن لەم سەردەمەی ئێمەیە ئێستا ئەمریکا و هەروەها وڵاتانی غەربی هەوڵەدەن بۆ ئەوەی ئەم کەسانە کەسب بکەن هەتاکو بڵێن ئەمە سیستمێکی شەرعیە. کابرای مەلا یان کابرای ئیسلامی بەزی وەڵێ دیموکراسیش هەر شورایە. ئەنجا گۆڕینی مەنهەجەکان وەکو ئەمریکا کە زڵمای خەلیلزادی داناوە کردی بە سەفیر لە عێراق، ژنەکەشی کە جوولەکەیەکی نەمساییە لە ئیماراتدا ئەنیشە ئێستاش بەرپرسی گۆڕینی مەنهەجەکانی دەوڵەتانی خلیجە بما فيه سعودیە. دەوڵەتی سعودی ئێستا ئەو بەرنامانەی کە ئیگۆڕێ لە وەزارەتی پەروەردەوە کە دێ هەمووی بەدەستی ئەو ژنە جوولەکە نەمساییە کە ژنی زەڵمای خەلیلزادە کە لە ئەسڵە ئەفغانیە و بە هەتیوی بردویانە بۆ تاجیکستان و دوای لێوە چوە بۆ ئەمریکا و ئێستا لە حیزبی جمهوری جۆرج بۆشە و یەکێکە لەو 63 کەسەی کە پلانیان دانا بۆ داگیرکردنی عێراق.